سڵاوتان لەبێت وەم کاتتان باش هەواڵە کەلتوریەکانتان پێشکەش دەکەین و سەرەتاش سەردێڕەکان. کۆنسێرتی ئۆرکێسترای میلی بەڕێوەبەرێتیەکانی میوزیک لە سلێمانی بەڕێوەچوو. ئێکسمان لە لووتکەی فیلمە پڕداهاتەکانی ئەم هەفتەی سینەماکانی ئەمریکادایە. دووبارە سڵاو. ئێوارەی دوێنێ وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی کۆنسێرتی ئۆرکێسترای میلی بەڕێوەبەرێتی هونەرەکانی میوزیکی ساز کرد. لەو کۆنسێرتەدا چەندین بەرهەمی گۆرانی و میوزیکی میلی لەلایەن هەرێکە لە هونەرمەندان ساسان لەتیف، سیفان عەباس، کاروانی نەی و سابیر کوردستانیەوە نمایشکران. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە هۆڵی تەلاری هونەر کۆنسێرتی ئۆرکێسترای میلی بەڕێوەبەرێتی هونەرەکانی میوزیکی بۆ گروپی ڕۆژهەڵات ساز کرد. لەو کۆنسێرتەدا چەندین بەرهەمی میلی پێشکەشکران کە لە چەند گۆرانیەک و چەند پارچە میوزیکێک پێگاتە بوو. لەو کۆنسێرتەدا هەریەک لە هونەرمەندان ساسان لەتیف و سیڤان عەباس و کاروانی نێی و سابیر کوردستانی و چەندین هونەرمەندی کە چەند بەرهەمێکی میلیان پێشکەش کرد. هەر لەو کۆنسێرتەدا چەندین پارچە میوزیکی میلی لەلایەن گروپی ڕۆژهەڵاتەوە پێشکەشکران. یەکێک لە سەرپەرشتیارانی کۆنسێرتەکە بەیەناڕتی وت: بەڕێوەبەرێتی هونەرەکانی موزیک هەموو ساڵێک هەڵەسێ بە چەند کۆنسەرتێک کەوا لە فەرمانبەرانی هونەری فەرمانگەکە ساز کراوە. بەڵام ئەم جارەیان وامان بڕیاردا کەوا گۆرانی بێژەکان و هەندێک لە ئامێرژەنەکان لە دەرەوەی فەرمانگەوە بێ، بۆی کە ئەو کەسانەی کە لە دەرەوەن و توانایەکی باشیان هەیە ئەوانیش سوودمەند بن و ئەوانیش هونەرەکەی خۆیان بتوان بگەێنن بە خەڵکی. نەژادەمی ئاماژەی بۆش کرد تەنها گرفتی ئەوان کێشەی شوێنی پرۆڤەیە. هونەرمەند عەتا قەردەخی گۆرانی بێژی ژاماژی بۆ کرد کە ئەوان ساڵانە چەند کۆنسێرتێ سازەکەن. یەکێک لەو کارانەشیان کۆنسێرتی گروپی ڕۆژهەڵاتە و کارەکەی بە کارێکی سەرکەوتوو ناوبرد. دیارە ئێمە وەکو لیژنەی ئەم کارە زۆر من بەش بە حاڵی خۆم زۆر لە ئیشەکە ڕازیم. چەند دەنگێکی تازە، چەند دەموچاوێکی تازە دێنە پێشەوە و بەردەوام ئەکرێ مەسەڵەن ئێمە ئەمانە بگۆڕین. مەسەن لە وەرزی داهاتووە مەرج نییە ئەو گۆرانی بێژانە خەڵکی سلێمانی بنیا کوردستان. یەکێک لە ژەنیارانی گروپی ڕۆژهەڵاتی ئەوەی بەیەناڕتی وت تا ڕادەیەکی باش کارەکە جێی ڕەزامەندی بینەران بووە و لە ئاستێکی باشدا بووە. ئەوەشی بەیەناڕتی وت کە من پێشنیاز دەکەم ئەم جۆرە کارانە تەنیا لە سلێمانی نەبێت و ببرێنە دەرەوەی سلێمانی. یەکێک لە چالاکیەکان بوو کە ئەتوانم بڵم تا ڕادەیەکی باش ئیسیجابەی جمهور باش بوو بۆی لایەنە فەنیەکانی لە ئاستێکی باشا بوون. ئەوەی کە هەستی پێ ئەەکەینەوە کە ئەو ئیسیجابەی لای جمهور بینیمان بۆ مای خۆشحاڵی ئێمە. ئەوەی جێگەی باز بوو بینەران زۆر شادمان بوون و ئاماژیان بۆ کرد کە ئەم کۆنسێرتە کارێکی سەرکەوتوو بوو و هیوادارین ئەم جۆرە کارانە بەردەوام بێت. لە پێناو گرنگیدان بە شارستانیەتی ناوچەکە و پاراستنی ئەو کەلوپەلە دێرین و شوێنەوارانەی لەو ناوچەیە دۆزراونەتەوە بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان مۆزەخانەیەک لە سەنتەری ئیداری گەرمیان لە شاری کەلار دەکاتەوە. ساڵح محەممەد جێگری بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان لە لێدوانێکی تایبەتدا بۆ NRT ئاماژەی بەوەدا کە دەبوو ئەم مۆزەخانەیە ساڵی پار لە شاری کەلار دروست بکرایە، بەڵام بەهۆی هەندێک گرفتەوە کارەکە دواکەوت بۆ ئەم ساڵ. لە ساڵی 2010 سێ پرۆژە بۆ بەڕێوەبەری شوێنەواری گەرمیان دەچوو پار لە بەچەند هۆیەک نەماتوانی پرۆژەکان جێبەجێ بکەین. بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ بەڕێوەبەراتی گەشتوگزاری سلێمانیدا توانیمان تەندەر تەواو بکەین و ئێستا لە بواری تەندەرایە. یەکێک لەو پرۆژانمانە دروستکردنی مۆزەخانەیەکە بۆ ناوچەی گەرمیان بە تایبەتی لە شاری کەلارە. لەبەرەوە شاری کەلار ئێستا سەنتەری ئیدارەی گەرمیانە و لە ڕووی شوێنەواریوە دەوڵەمەندە. گرنگیە مۆزەخانە لەوەدایە کە بتوانێت ڕووی مێژووی شارستانیەتی بۆ ناوچەکەمان بگەڕێنێتەوە و ببێتە مەڵبەندێکی شارستانی و مێژووی بۆ ناوچەکە. وەرەوە بەڕێوەبەراتیەکەمان زیاتر دەستکراوەترەکات لە کاری کردنە و پشکنین بۆ هەڵگرتنی ئەو پارچە شوێنەوارانەی کە لە ناوچەکەدا دەستمان دەکەوێت.
لە لێدوانێکی تایبەت بە نارتی هونەرمەند ئاریان کەریم ئاماژە بەوە دەکات کە سبەینێ یەکەمین ئەلبۆمی خۆی بە ناوی تاج بڵاو دەبێتەوە. ئاریان کەریم ئاماژەی بەوەشدا کە ئەلبۆمەکە لە 9 گۆرانی پێکهاتووە بە 3 ستایلی جیاواز کاری تێدا کردووە. ئاریان کەریم لە ساڵی 2009دا پلەی یەکەمی لە بەرنامەی کوردستاری کەناڵی ئاسمانی کورسات بەدەستهێنا. دەرچوونم لە بەرنامەی کورستاری سێ هەستاین بە جێبەجێکردنی کاری سیدەکە و خۆشبەختانە هەموو کارەکان تەواو بوون لە نۆتراک پێکهاتووە لە 3 ستایل پێکهاتووە و کارەکانم لە هەولێر و سلێمانی کردووە و ئینشەڵا بەم نزیکانە و پێم وابێ سبەی ئەمڕۆ سبەی بڵاو بێتەوە و ئاوازەکان ینی 3 ستایلی جیاوازن سونەتیە ئەرەبێسکە و تەختی شەرقیە. هیوادارم شتێک بێ بە دڵی خەڵک بێ. دوو گۆرانیم کلیپ کردووە هیچیان بۆ 16 سێ بۆ هەڵەبجا و گۆرانیش کەشم کلیپ کردووە کە ئاوازی بەڕێز هونەرمەند ئیسماعیل سابووریە و ئەگەر کەسێک هەبێ هاوکارم بێگومان کلیپی کەشی لێکە. بەدەل لە کاری سیدێکە ئێستا دوو سرودی کەمان کردووە لەگەڵ هونەرمەند ناسیری ڕەزازی خۆشەویستیم هەیەی و ئینشەڵا پێم وایە ئەویش بەم زوانە بڵاوە بێتەوە و بەدەلەوە سرودێکی کەشم کردووە نیشتیمانی خۆم بەتەنیا ئەوە لە کەناڵەکانەوە داوەزی بەتایبەت کەناڵی کورسات. ئەگەر هاوکارم هەبێت ئەگەر پشتیوانم هەبێت ئیشی کاکەم. فیلمی ئێکسمان فرست کلاس لووتکەی فیلمە پڕداهاتەکانی ئەم هەفتەی سینەماکانی ئەمریکای گرت و لەماوەی 3 ڕۆژدا بەڕێی 56 میلیۆن دۆلار داهاتی هەبووە. ئێکسمان فرست کلاس لە دەرهێنانی ماسیۆفۆنە و هەرێکە لە جیمس ماکفۆی و مایکل فاسبەندەر و جەنیفەر لۆرانس ڕۆڵی پاڵەوانی تێدا دەبینن. لە دوای ئەم فیلمەشەوە بەشی دووهەمی فیلمی کۆمەدی زە هەنگۆڤەر بە پەیداکردنی 32 میلیۆن و 400 هەزار دۆلار لە پلەی دووەمدا دێت. Being able to run at like 40 miles per hour and make huge jumps and being... These are the special new recruits I was telling you about. This is Hank McCoy. How wonderful. Another mutant already. بێبیانووی ئەوەی سوکاتی بە ئاینی مەسیحی دەکات دەسەڵاتدارانی لوبنان ئەلبەمە نوێیەکەی کچە هونەرمەند لێدی گاگا لە وڵاتە قەدەغە دەکەن. لەم بارەیەوە ڕۆژنامەی سەنی بریتانی بڵاوی کردەوە ئەلبەمە نوێیەکەی لێدی گاگا بۆ نزی سبەی کە لە 21 وڵاتدا لە پلەی یەکەمی پڕفرۆشترین ئەلبۆمی گۆرانیدا دێت لە وڵاتی لوبنان قەدەغە کراوە چونکە سوکاتی بە ئاینی مەسیحی دەکات. ڕۆژنامەکە ئاماژەی بەوەشدا کە هەفتەی ڕابردوو کۆمەڵێکی زۆر لە ئەلبۆمەکەی گاگا گەیشتۆتە لوبنان بەڵام لەلایەن دەسەڵاتدارانی ئەو وڵاتەوە دەستی بەسەردا گیراوە و ڕێگە نەدراوە بچێتە بازاڕەکانی ئەو وڵاتە. هەواڵە کەلتوریەکانمان پێشکەشکردن بەختەوەر بن.